داقێ ڕێککەوتنانە بەرە هەولێر و بەغدادە دەربارە ڕەوش شنگالێ بەڵاوبوو لێ گۆری ناڤڕۆکە ڕێککەوتنێ حکوومەتە عێراقی وێ دۆسەیە ئەمنیە باژار لە ستوێ خۆبگرێ و دەبێ پەکەکە و هێزن بە کرێ گرتی و حەشدا شعبی باژار چۆڵ بکەن. دێداخوایانیەکە هەفبەشدە حکوومەتە عێراقی و حکوومەتە هەرێما کوردستانی و ڕۆژە شەمیێ دەهێ 2020 هاتیە بەڵافکردن. ئەمزەیە حەمید ڕەشید فەلیح نونەرێ حکوومەتە عێراقی و ڕێبەر ئەحمەد نونەرێ حکوومەتە هەرێما کوردستانی لەسرە هاتیە. ji bo ya vegerandina esayîş û seqamgiriyê û esayîkirina rewşa bajarê Şingalê lê gorî binemayên destûr û yasayan ji bo çareserkirina tevayekê şên xelkê Şingalê weke destpêşxeriyek ji bo vegerandina derbideran û rêxistina çarçêweya kargerî û emnî li bajar. Hikûmeta federal û hikûmeta Herêma Kurdistanê bi hemahengî li gel nûnerê netewên yekgirtî li ser çend xalekê rêk keftin. Ev jî xalên rêkkeftinê ne. یەکەم مژارە کارگێری دیارکردنا قەیمەقامێکی نوش بۆی شنگالێک و سەربخوا و پیشەیی و دەست پاک بێ لە گۆری ڕێکارن دەستوری و یاسایی پەسەند کری بێ. ژالیە لژنەیەکە هەفبەشڤە هەردوو عالی پشتی دیارکردنا قەیمەقام وێ چاوەکی بێ پێگەها کارگەریدا بەخشێنن و پێویستە تەبا یاسایان بەرچاو وەرێگرتن. دووەم مژارە ئەمنی بێتەنێ پۆلیسێ ناوچێ و دەستگەهێن ئاسایشە نیشتیمانی و هەواڵگیری وێ بەرپرسیارەتە ئاسایشە نابا باژار و باژارۆکن شنگالێ لە ئەستوێ خۆ بگرێن تەبایە ڕێخستنێن چەکداریەن دەنج بۆی دەربەی سنوورێ باژار و باژارۆکن شنگالێ وەرنە دوورکردن. دەڕێیا دامەزراندنا 2500 کەسیڤە لە هێزە ئاسایشە نافخۆدا. ئالیە ئاسایشە باژار وێ بەهێز ببێ و دوێ دامەزراندنێ دەژی پێویستە بەشداری بێ تەبایە پەنابەرن نابە کەمپاندا وەرێکردن. داوی ئانین بێ هەبوونە ڕێخستنە پارتی کارکەرێن کوردستانی پەکەکە لە باژارێ شنگالێ و تەبایە ناوچێن بسەرڤە و نابێ ئەو ڕێخستن و ئەوێن بسەرڤەژی بتو ئاوایەکی ڕۆڵاوان لە ناوچێ هەبێ. سێم مژارە ئاوادانکردنێ پێکینانە لژنەیەکە هەبەش لە حکوومەتە فەدرال و حکوومەتە هەرێما کوردستانش بۆ ئاوادانکردنا باژار و باژارۆکان بە هەماهەنگی لەگەل کارگەریان ناوچەیە لە پارێزگەها نەینەوە. ژالیە سەرۆکی ئەنجومەنی وەزیرن عێراقی بە و سەرۆکی وەزیرن هەرێما کوردستانی بە ئاست و هورگولی و ئامان گوێوەرنە دیاریکردن. چوارەم بێمەبەستە چاودێریکردنا تەبایە خاڵن دێ مژارێن کارگەری و ئەمنی دەهاتیە لێژنەیەکە مەدانیە هەبەش ئالیەن پەیوەندیدار کوژ هەردوو ئالیا پێکوەرێ ji بۆی بەجێکردنا تەبایە خاڵن ڕێککەفتنەوە وەرێ پێکانێن. ڕۆژە ئینێ نهێ دهێ 2020 شاندەکە حکوومەتە هەرێما کوردستانی بێ سەرۆکاتیا ڕێبەر ئەحمەد وەزیرە ناوخۆی هەرێما کوردستانی لە بەغدا لەگەل ئالیەن پەیوەندیدارن عێراقش بۆی ئاساییکردنا ڕەوشە شنگالێ جڤیە.